ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بگات کە گفتوگۆ بکاتن و بیەوێ بگاتە ڕێککەوتن. من ئەوەی کە دەتوانم بڵێم یەک نقطەیە. هەرێمی کوردستان بە هەموو نەوعێکەوە حازرە لەسەر هەموو کێشەکان لەگەڵ بەغدا ڕێککەوتن بکات. لەسەر بودجە، لەسەر شوێنە کێشە لەسەر دارەکان، لەسەر مەسەلەی پێشمەرگە، لە هەموو ئەم شتانە. بەغدا پێویست بەوە دەکە وەختی ئەوە هاتووە بیر لەوە بکاتەوە شێوەی تەعاملی لەگەڵ هەرێمی کوردستان. برادەرینە، حتا ئێستا بەرخوردی بەغدا لەگەڵ هەرێمی کوردستان سیستەمێکی فدرالی نییە. حتا ئێستاش بیرکردنەوەیەکی مەرکەزیە کە هەموو شت پێویستە لە بەغدا کۆنتڕۆل بکرێ. جەوهەری کێشەکە لەمەدایە. ئێمە بەشداریمان لەم عێراقە کردووە. ئێمە بەشداریمان لە دانانی عێراقی نوێ کردووە. بەڵام ئەم هێزە سیاسیانە لە هەموو شتێک پاشەکزە بوون. پاشەکشەیان کردووە، پەشیمان بوونەتەوە. ئەمەیە مشکیلەی ئەمڕۆ مشکیلەی هەرێمی کوردستان. ئەگەر هەرێم من ئێستا وەکو سەرۆکی هەرێم ئەگەر پێتان بڵێم وەکو مەسئولیەتی کە هەمە، من نازانم ئایندەی جیلی دوای ئێمە چۆن دەبێت لەم وڵاتەدا. چونکە هەتا ئێستا ڕاستە بەڕواڵەت ئێمە سیستەمێکی فدرالین، بەڵام لە ناوەڕۆکدا هیچ فدرالیت نییە. لە ناوەڕۆکدا هەتا ئێستاش ئێمە دانەنیشتوین لەگەڵ یەکتر بە جددی بیر لەوە بکەینەوە، فرمۆلێک بدۆزینەوە چۆن پێکەوە بتوانین لە جوغرافیای عێراقدا پێکەوە بتوانین ئەسڵەن پێکەوە بژین، پێکەوە یەکتر قبول بکەین. هەرێمی کوردستان هەم مەسئولیەتی هەیە، هەم واجباتی هەیە، هەم حقوقیشی هەیە و ئێمە هەست بەم واجبە و حقوقەش دەکەین بۆ هەموو عێراق. ئایا هەرێمی کوردستان حکوومەتی هەرێم ئیستعدادی ئەوەی هەیە ئەم کێشانە بە گفتوگۆ چارەسەر بکات؟ بە دڵنیاییەوە هەیەتی.